ئێمەش باسی پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی عراقی و کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان و هەموو کێشە و قەیرانە ناکرێت. دوو میوان مەبێ. میوان یەکەم سەرەتا دکتۆر چرۆ شەهاب کادری پێشکەوتی یەکێتی نیشتیمانی کوردستان. دکتۆر بەخێر. زۆر سپاس. دواتریش لەگەڵ بەڕێز ئاراس محەممەد ئاغا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەڕێزیان لە مۆسڵە گفتوگۆکەین. دکتۆر زۆر سپاس بۆ بەشداریت لە پانۆرامادا. حکوومەتی عراق پێکات و خەریکە پێک دێت و حکوومەتی هەرێم هێشتا هەر باسی نییە. بەڵێ بۆ بەداخەوە خۆی ئەبوایە پێکێنانی حکوومەتی هەرێمی کوردستان زووتر ببووە لەبەرەوەی بۆک ئاماژەت پێکرد لە دەستپێکە کە ساڵ و هەشت مانگە پەرلەمانی کوردستان هەڵبژێراوە تا ئێستا نەتوانراوە سازان بکرێت لەسەر پێکێنانی کابینەی نوێی حکوومەت. بەداخەوە ئێڵێم لیژنەکانی ئەوەی کە پەیوەست بوون بە کۆبوونەوەکان و پێکێنانی کابینە و ڕێک بکەون لەسەر ئەو پۆینتانە و ئەو وەزارەتانەی کە پێویستە مەسەنم بەریەکەتی نیشتیمانی کوردستان چەنەکەوێ پارتیچەنی بەرەکەوە چۆن پۆستەکان دابەشەکرێ بێگومان دابشکردنی پۆستەکانیش هەمووی بە پێی سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بەردەوام لە هەڵبژاردنەکان جەنابی سەرۆک باڤڵ جەلال تالەبانی ئەمەژەی پیاوە باسی لێ کردووە کە ئێمە بەشداری حکوومەتێک نابین و ناهێڵین حکوومەتێک پێ بێ ئەگەر خزمەت بە کۆمەڵانی خەڵکی کوردستان نەکا. بۆیە دوا کۆبوونەوە بەپێی ئەو زانیارەی کە هەممە لە هەشتی 2026 لەو کاتەوە هیچ کۆبوونەوەیەک نەکراوە بۆ پێکێنانی کابینەی نوێی حکوومەت کە ئەمەش هەشتی 2026 هیچ کابینەیەک پێک نەهێنراوە هیچ کۆبوونەوەیەک نەکراوە بۆ ئەوەی دابنیشتن لەسەر پێکەنانی حکوومەت ئەمەش بۆ خۆی ماماتەڵەکردن و دواکەوتنێکە و نەهاتنە ژێرباری ئەو بەرنامە و کارانەی کە بۆ سازان و ڕێکەوتن هەیە لە پێناو دروستکردنی کابینەیەکی نوێ خۆتان نزانن ئێستام کابینەیەکە کاربەڕێکەرەك کاریش لە کابینە کاربەڕێکەرەکانە بەو شێوەیە ناچێ بەڕێوە خۆتان باش ئاگادارن یعنی لە بچووکترین پۆستە تا گەورەترین پۆستەکان زۆربەی ئێستا بە وەکالەتە هیچ مەرسومێکی بۆ دەرناچێ ئەمەش کاریگەری لەسەر ئەدای کارکردنی کەسەکانیش تەنانەت هەیە بۆیە سازان و ڕێکەوتن بە شێوازێک کە خزمەت بە کۆمەڵانی خەڵکی کوردستان کە من دڵنیایك تێمێ کاک زانە ئەو یەکێتی ئێستا کە کار لەسەر دانوستانەکان کار لەسەر پێکێنانی کابینەی نوێی حکوومەت لە عێراقیش و لە کوردستانیش ئەکا ئەو یەکێتی جاران نییە بە هەندێک شت ڕازی بێت و کێشەی نەبێت نەخێر یەکێتی گۆڕانکاری گەورەی جزری لە ناوخۆیان کردووە بۆیە لە سیاست و استراتیژی ئەداکردن و دانوستان و مفاوەزاتەکان جۆرێکی تر بیر ئەکاتەوە کە ئەمەش مافی خۆیەتی بنمونە بۆ باسکەم ئەو 11 کورسی کە هی پێک هاتەکان بوو خۆ کێ کاری لەسەر ئەم 11 کورسی پێکاتەکان کرد بێگومانێکێتی نیشتیمانی کوردستان بوو خۆ ئەگەر بڵێ مەسەلەن زۆر لە پێک هاتەونەتەوەکانی کە لە ناو کوردستانان مەسەلەن پۆستیان هەبووە لە ئیداری بێ لە پەرلەمان بێ لە هەر شوێنی کە بێ بەڵام ئەمانە سەر بە لایەنێکی تایبەت بوون کە پارتی دیموکراتی کوردستان بووە کە ئاهاتی باز لەگەڵ ئەو لایەنانە یاخود ئەو پێکهاتانە چەند جار قسە کراوە وتوانە ئێوە ئەوە نوێنەرتان وتوانەوە نوێنەری ئێمە نییە بە نوێنەری خۆیانیان نەزانیوە بۆیە یەکێتیش ئەم ئاراستەی گرتە بەر کە ئەم 11 کورسیە خزمەت بە پێکهاتەکان کە ئەمە لایەنێکی تری ئەوەی کە پاکێج دوو پاکێجە ئێستا پێکهێنانی حکوومەتی عێراق و پێکهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆچی بۆ بە دوو پاکێج کاکزانە سەبەبە سەرەکیەکە دیارە نەهاتنە پێشەوەی پارتی دیموکراتی کوردستان هۆکارەکەی ئەوەی ئەوان ئەیانەوێ هەموو ئەو پۆستانە ئەو شتانی کە خۆیان ئەیانەوە وەکو چۆن ئەڵێ بە کراسێک بەبەری خۆیان بدورن واهی بێ پێم بڵێ کاکزانە 8 دانە ساڵ وەزارەتی خارجیە عێراقی لە لای پارتی دیموکراتی کوردستان بووە ئەوتەی هەیە فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوەیە هێنی حکوومەتی هەرێمی کوردستان هەر لە لای پارتیە بە دوو جەمسار پارتی دیموکراتی کوردستان هەم لە خارجیە و هەم لە فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوە ناڕاستە خۆ ئەوەی کە من ئێڵێم لە نێوان دوو قەوسە ناڕاستە خۆ کار بۆ پارتی دیموکراتی کوردستانەکە نەخێر بەدەلالەتی ئەوەی زۆربەی کۆڕ و کۆنفرانس و بانک هێشتە نێو دەوڵەتەکان تەنها پارتی تەواجدی هەیە ئەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە شەریکە لە حکوومەتە و هاوبەشە لە حکوومەتە ئەی وەزیرەکانی بۆ لەو دیدار و گفتوگۆیانەی نێودەوڵەتی و دەرەوەنی لە مؤتەمەرەکانی دەرەوە بۆ لەگەڵیانە بەشدارنە من ئەمانە لایەنێکی تریشی کە بۆ بە دوو پاکێج هاتنە پێشەوەیان بوو بۆ پرۆسەی هەڵبژاردننی سەرۆک کۆماری
عێراق خۆتان ئەزانن خۆ جەنابی سەرۆک باڤڵ جەلال تاڵەبانی و جەنابی کاک قوبات خۆیان دوو بە دوو لەگەڵ بەڕێز کاک دکتۆر فواد دانیشتن قسەیان لەگەڵ کرد کە پاشەکشە بکە لە هەڵبژاردنەکە بەڵام ئەوان هەر پێیان وابوو نەخێر دەرئەچن پاشەکشە ناکەن بۆیە ئەمانە ئەو زەختە یاخود ئەو لۆدەی دروست کرد کە ئیتر ڕێگەی تر هەیە ئێمە کاری لەسەر بکەین ناکرێ هەر شتێک لایەنێکی تر یاخود پارتی دموکراتی کوردستان بێوێت چ وەزارەتێکی بێت شوێنێکی بێنێتە دی یاخود خۆی وەری بگرێ یەکێک لە کێشە سەرەکیەکان وەزارەتی ناو خۆیە کە بەڕاستی یەکێتی پێداگری لەسەرەکە فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوە ئەمانە لەبەرچی پێداگری لەسەرەکە دکتۆر چرۆ لەبەرەوەی کە بۆ خزمەتی حەزب بەکارهاتۆ یان یەکێتی شەڕی پۆستەکە ئەزانی چۆنە کاکزانە خۆتان ئەبینن لە کابینە یەک لە دوای یەکەکانی حکومڕانی دنیای قەرزیان هێنا یەک بە دوای یەکە قەرز دروست ئەکا لەسەر ئەم حکومەتە قەرزەکە کێ باجەکەی ئەیە هاوڵاتی باجەکەی ئەیە موچەخۆر باجەکەی ئەیە منطقی تیانە تۆ بگەیتە 15 مانگ ئەنجا ئەڵێەوە لیستی موچەمان نرد ئەوە نێردرا بۆ تەتقیق ئەی پێشتر بۆ نەنێردراوە کێ دەستی گرتوون یعنی ئەم کۆمەڵێک غەڵەت هەیە یاخود کۆمەڵێک شت هەیە بەئەنقەستە من تەسەوری من بەئەنقەستە ئەگینا کاتێک کە من نییەم لیستی مانگی موچەی مانگی چوار حاضر ئەکام خۆ ئەبێ لە بیدای مانگی چوارە من لیستەکەم تەتقیق کرابێ و نێردرابێ یعنی خۆ ئەم لیستانە هەمووی ئەوە گۆڕانکاری جزریتیان ناکرێ یاریشی دەرونیش لەگە خەڵکە بەڵێ بێجگەلەوە ماکینەیەکی ئەعلامی گەورەیان خستۆتە گەر کە کاریگەری لەسەر دەرونی تاک دروستەکە هەموو ئەمانە بوونەتە هۆکارێکی زۆر سەرەکی کە یەکێتی نیشتمانی کوردستان بە سەرۆکاتی سەرۆک باڤڵ جەلال تاڵەبانی جارێکی تر ئەو جۆرە دانوستانانە ناکە کە ئەنجامی جددی نەبێ و جارێکی تر ناچێتە ئەو دانوستانانەی کە خزمەت بە کۆمەڵانی خەڵکی کوردستان دەکات لەبەرەوەی لە هەڵبژاردنەکان خۆی وعدی بە خەڵک یاوە وێڕایەوە دکتۆریسە کۆمەڵە قەیرانی تریشیە مەسەن ئەمڕۆ کێشەی کارەبا هەیە کێشەی ئاو هەیە کاڵم کێشە هەیە ڕاستە هەیە جاران نەبوو وەکۆوەنمانێنێ کە جاران هەموو شتێکە بوو پارە نەبوو بۆ شێوێنە بەڵام جاران نەبوو مشکیلە بوو ئێستا هەیە پارێکی زۆر بۆ خەڵک دێتەوە ینی خەڵک بەو بێ مەعاشیە بە ڕاستەکەی مەعاشی ئەگەر چوار کابرا چوار مەعاشی دواخراوە لە ساڵی ڕابردۆ تا ئێستا مەسەلەن پێیپڕ نابێتەوە فریان ناکەوێت هەرێ بەر ڕاکا بە دوایی ئەوەی ئەو مانگە بباتە مانگەکەی لە دواخستنەکان بۆیە کاکزانە ئەی ئەو هەموو پارەیە کە پاشەکەوت کرا نەنە من بەستم هەرە گەرە فترەی پار باسکەم 2026 باسکەم هی تۆ سێ مانگ چوار مانگیلیە خۆیت هەرە بەر ڕاکا مانگەکە بداتەوە قەرزی ئەو بداتەوە تۆزێن برینەکانی ساڕێژکاری مەبەستەکەم لێرە ئەوەیە بۆ مانانیە بە خەڵک بڵێم نەخێر مەعاش هەر نەبووە نەبوو ئەنجا ئەکرێ بەو شێوەیە بەردەوام بێ خەڵک سەیری ئەوە کە هەتا یەکێتیش کات بەڕاستی سەیری یەکێتی و پارتی کابڵێ وڵات کاک مەسرور ئامادە نیەوێتە سەر مێزی گفتوگۆ خەڵک یعنی تاوانی چییە بە دیار کاک مەسرور و دابنیشان تاوانەکە ئەوەیە کە دەنگی پێداوە تاوانەکە ئەوەیە کە تۆ دەنگ بەلایەنێکە دەی سازش لەسەر مافەکانت ناکە ئەمە یەکێکە لە تاوانەکانی کە زۆر جار کەسەکان خۆیان ئەیکەن لایەنێکی تری ئەوەیە کە بەڕاستی بێدەنگی خەڵکیشە بێدەنگە چیش بکە هەموو ڕێگەکانی تاقی کردەوە دەنجدا بێچێتی پارتی بۆ نمونەبێتی کوردستان لانی کەم بۆ لایەنگرانی خۆی کە لە هەڵبژاردنەکانی پێشوو دەنگی یەکێتی خۆمانەزانین بە ڕێژەیەکی زۆر بەرچاو زیادی کرد بە مقارنەتەن بەوەی کە قیاسی کورسی یان ڕقمی کورسی کەمی کرد لەو حاڵەتەیە بۆیە زیادکردنی دەنگ جارێکی تر وای کرد کە سیاست و استراتیژی یەکێتی نیشتیمانی کوردستان بە ئاراستەیە کا بڕوا زیاتر جەخت لەسەر خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان ئەوەی کە جەنابی مام جەلال وەختی خۆی ئەیود ئەبێ بگەڕێنەوە بۆ خانە قوڕەکان باشە کام لە سەرکردەکانی لایەنەکانی کە لەناو خەڵکن پێم بڵێ کامیان یعنی ئەچنە بازار ئەچنە مۆڵەکان ئەچنە خوێندنگەکان یعنی هەموو شتێک خۆیانن یعنی زۆر بە سادەیی مامەڵەکەن هەندێک جارە بێتە گاڵتەجاری ئەوەی کاڵێن لە ڕووی پرۆتۆکۆلیەوە ئەمانە مولتەزیم نین چۆن ئەبێ سەرۆکی حیزبیان ئەمە بەو شێوەیە بێ نەخێر سەرۆکی حیزب ئەو سەرۆکی حیزبەیە کە لە ناو خەڵکەوە هەڵقوڵێ ئەو سەرۆکی حیزبەیە کە خەمی خەڵکێتی لە هەڵبژاردنەکان بڕیاریدا و قەراریدا وعدیدا کە ناچێتە حکوومەتێکەوە
ئەگەر خزمەت بە کۆمەڵانی خەڵکی دکتۆر کوردستان نەکات. بەڕێستان کادری پێشکەوتویەکی نیشتیمانی کوردستان و کادیمین لە ئێستاە مەسە ئەم ڕۆژی ئازادی ڕۆژنامەگەری کوردی بوو. ڤۆیسێکی شێروانی هەیە کەمانی لە خواردن گرتو تەنها داواکە کە کەیسەکەی یاساییە بگوازرێتەوە بۆ زیندانی چاکسازی گەورانی سلێمانی. یان مەسەلەن هەموو مافێکی یاسایی هەیە لە هەموو عراقا دوو ڕۆژنامەنووس ئەگەر حکوم درابێ لە هەرێمی کوردستان و لە سنووری پارێزگای هەولێر و دهۆکم بۆ خۆی کێشە سەرەکیەکە لە التیزام نەکردنە بەو یاسایانەی کە هەیە ئێمە ڕۆژنامەنووسان ڕۆژنامەنووس کۆمەڵێک خاڵی هەیە کە پابندە پێوەی بێگومان لەوەی کە تۆ شکات لە ڕۆژنامەنووسێکەکەی زیندانی ئەەکەی یخۆ بەلایانی کەمە بێ حکمی بی وانە نابێت چەند ساڵ تۆ چەندێک بە ماوەیەکی دوور درێژ ئەی هێڵیەکان یاسایی بۆیان هەموو ئەمانە ئەچێتە پرۆسەیەکی سیاسی و حیزبیەوە هیچی عینی ئەوە نییە چونکە من بیرم بێ لە 94 نهایەتی 94 و من تا ئێستا لە بواری مێدیا و ڕۆژنامە نووسیا کار ئەەکەم و یەکێک بووم لەوانەی ئەندام یەکەم کۆنگرەی دامەزرانی سندیکای ڕۆژنامە نووسانوانە بووین کارمان لەسەر یاسا ڕۆژنامەوانەکان کرد کە ڕۆژنامە نووس سنوورەکانی تاکوێ نابێت سنوورەکانی ببەزێنێ لەم حاڵەتە و لەو حاڵەتە و لەو حاڵەتەیە بە هیچ شێوەیە بەم شێوەیە ئەم حاڵەتانەمان نبینیەوە بەڕاستی کارەساتێکی گەورەیە کە تۆ لە ڕۆژی ئازادی ڕۆژنامەگەریشان نەتوانی کار لەسەر ئەم جۆرە کەیسانە بکەی و هیوادارم حکوومەت خۆی وەزارەتی ناوخۆوانە بێنە سەرخەت لەم جۆرە کەیسانە چونکە ئەمە واکە بە هیچ شێوەیەک لە شێوەکان ڕۆژنامەنووس هەست بە زەمان و بە ئەمانەتی سەرۆک و سەرکردەی وڵاتەکەی خۆیان نەکەن. باشە دکتۆرە دوا پرسیاری من بۆ جەنابتان چکە لەگەڵ کاگارات شەدرێژە بە ئەنجا پێکێنانی حکوومەتی عراقی ئەدەین چییە بۆ ئەوەی کە بەڕاستی لە داهاتوە ئەگەر سازان نەبێت خاڵێکی کۆتایی دابدرێت خۆی شتێک هەیە ئەڵێ خۆیان یەکەم کێشە سەرەکیەکەی ئەوان مامەڵەکردنە لەگەڵ جەنابی سەرۆک باڤڵ تاالبانی ئەوان بەڵام جەنابی سەرۆک باڤڵ تاالبانی مامەڵەکردن لەگەڵ یا قورس نییە بەڵام یاریکردن لەگەڵی قورسە بۆیە ئەبێ بزانین چۆنی کارەکەین من دڵنیامێکێتی نیشتیمانی کوردستان ناچێتەوە لە خاڵی سفرەوە دەست پێ بکات لە خاڵە بەهێزەکانەوە جارێکی دەست بە دانوستانەکانەکە چونکە مەبەستێتی ئەوەی کە ئەو کە ئەزانێت دڵنیایە ئەگەر بگاتە ئەم چەمکانە ئەم شوێنانە ئەتوانێت زیاتر مافەکانی گەلی کورد گەلی خۆی بەدەست بێنێ لەگەڵ پاراستنی مافە دەستوورەکانیش لە پێت وایە ئەو قۆناغە ببوورە چەندەوتم دواپرسیار بەڵام پێت وایە قۆناغە کۆتایی پێهات کە گوزەشت چونکە یەکێتەکەی جاران نیە لەسەر هەموو شتێک بە ئاسانی مساومە بکە. دکتۆرەتخوا تۆ لە پرۆتۆکۆڵ ئەوانش زۆر شارەزای نەکرد زۆر اختصاسەکەتەوەیە دوێنێڵن مەسەلەن ئەو کەسێک کە ڕاست بێتەوە بەڕێز دکتۆر بەڕێز عەلی زەیدی یعنی یەک حەزب سێ کەسی بینیەوە بەڵام من هەمان ملاحەزەم هەبوو سەردانی بۆ سلێمانی بۆ لای یەکێتی نیشتیمانی کوردستان جەنابی سەرۆک باڤڵ جەلال تاالبانی جەنابی کاک قوبات تاالبانی لەگەڵ جەنابی کاک دەرباس هەموو پێکەوە یەک کۆبوونەوە یەک دانیشتن بوو بەڵام ئەوەی کە دقەتمدا لای پارتی دموکراتی کوردستان سێ ئاراستەی جیاوازی لە ناو پارتی دموکرات بینی ئەمەش دەری ئەخا کە سێ ئاراستەی جیاواز لە ناو پارتی دموکراتی کوردستان هەیە کە ئەمەش ئەتوانین بڵین دەرخستنی لێک تێنەگەیشتن و بیدایەتی هەیە بەڵێ ئەکید بە دڵنیاییەوە چونکە یەک ئاراستەی نییە ئەگەر یەک ئاراستەی هەبێ ئێمە ئەو تەجروبەیە هەبووە پێشتر یەک ئاراستەی زۆر باشترێکە یەک بڕیاری زۆر باشترێکە چونکە تۆ ئەتوانێت قەرار بدەیت نەک بە دوو ئاراستە و سێ ئاراستە و چوار ئاراستە بڕیار بدەیت. کەواتە بەم شێوەیە دۆخی هەرێمی کوردستان نەکەوێتە دۆخێکی ماڵوێرانکەرەوە دەربەردەوە بەداخەوە ئەیڵێم دۆخەکان ئەوەی کە من ئەیبینم بە ئاراستەیەکی باشان ناڕوە ئەگەر ماڵی نێوخۆی خۆیان ڕێک نەخان ئەنجام بە پارتی ناو ماڵی خۆی ڕێخە بەداخەوە بەڕێز دکتۆر چرۆ شەهاب کادری پێشکەوتیەکێتی نیشتیمانی کوردستان زۆر سپاس.